نەبەردی ژنانی ئازادپۆش لەگەڵ ڕژیمی کۆنەپەرست و سەرەڕۆ پەرەدەستێنێت. سێ ڕۆژ بەر لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن ئاخوندێکی ئاتەش بە اختیار کە گۆیە مامۆستای حەوزەی علمیەی قوما لە دەرمایەنگایەکی ئەو شارە لە کاتێکدا دایکێک لە ژووری چاوەڕوانی شیری بە کۆرپەکەی دەدا بە مەبەستی بەدەستهێنانی بەڵگە بە موبایلەکەی فیلمی لێگرت. دایکەکە هەر کە ئاگادار بوو بە خێرایی پێشی بەو ئاخوندە دەستڕێژیکارە دەگرێت و داوای لێ دەکات ڤیدیۆکە بسڕێتەوە. ئاخوندەکە حازر نابێت ڤیدیۆکە بسڕێتەوە و بە بەکارهێنانی وشەی نەشیا و بێ ئەدەبانە ڕوبەڕووی ئەو دایکە بوێر و ناڕازیە دەبێتەوە. ژمارەیەکی بەرچاو لەو ژنانەی کە لە شوێنی ڕووداوەکە بوون دیفاعیان لە دایکەکە کرد و هەوڵیاندا بەر بە هێرشی ئەو دەستڕێژی کارە بکرد. بە پێچەوانەی چاوەڕوانیەکان چەند پیاوێکی کە لەو شوێنە بوون وەک پێویست دفاعیان لەو دایکە ئازادی خوازان نەدەکرد. سەرنجام ئاخوندەکە لە کاتێکدا عەباکەی بەدەستی ئەو ژنە بوێرە کەوتە سەرزەوی جێدەهێڵێت و ڕادەکات. بڵاوبوونەوەی بەرینی ڤیدیۆ ئەو ڕووداوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەشێکیان لە کامێرا داخراوەکانی ئەو ناوەندە دەرمانیە وەرگیرا بوون، هاوسۆزی و پشتیوانیەکی بەربڵاوی بەکارهێنەرانی لەو دایکە خۆڕاگر و نەفرەت و بێزاریەی زۆری لەو کردەوە قێزەونەی ئەو ئاخوندەی وەک بەشێک لە کۆی گشتی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لێکەوتێتەوە. بۆ نمونە بەکارهێنەران نووسیان کە ژنانی ئازادی خواز وەک ئەو دایکە بوێرە بە تایبەتی لەو دۆخەدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی ئاوێتەی سەرجەم بوارەکانی ژیان و کردەوەی ڕۆژانەیان بووە، ئیتر ئەزیەت و ئازار و سوکایەتی دار و دەستە و بەکرێگیراوانی ڕژیم تەحمل ناکرد. میدیاکانی ئۆپۆزیسیۆن هەوڵیاندا ئەم ورە بەرز و خەباتکارانەیە هەرچی زیاتر بەرجەستە بکەنەوە و هەر کامە و بە شێوەیەکی کردەوەی قێزەونی ئەو ئاخوندە کۆنەپەرستیان شەرمەزار کرد و لایەنەکانی ئەو ڕووداوایان تاوتوێ کرد. ڕێفۆرمخوازانی حکوومەتی و ژنێک لە ناو کابینەی دەوڵەتدا کردداری ئەو ئاخوندیان بە ناماقوڵ ناوبردوو وتیان کە شیاوی پشتیوانی لێکردن نییە. بەرپرسە ڕاستڕەوە ڕاندخۆر و کۆنەپەرستە ئاتەش بە اختیارەکانیش وەک هەمیشە دەستیان کرد بە درۆدە لەسە و چەواشەکردنی ڕووداوەکە چونکە کردداری ئەو ئاخوندیان بە بەشێک لە هێرشی سیستماتیکی ڕژیم زانی بۆ سەر ژنانی ئازادی خواز و ئەو پیاوانەی کە پشتیوانیان لێدەکەن. کردەوەی بوێرانی ئەو دایکە لووتکەی ئەو نەبەردە ئازادی خوازانەیە کە لە نێوان کۆماری ئیسلامی و لایەنگرەکانی لە هەمان ڕۆژی جیهانی ژن لە مانگی ڕەشەمەی 1357ەوە لەگەڵ ژنان و تەنانەت کۆمەڵگای سەکۆلار و ئازادی خواز دەستی پێکردووە و پاشتێپەڕکردنی گەلێک هەوراز و نشێ و سەرنجام شۆڕشی ژینا و بەردەوامبوونی ئەو شۆڕشەی لێکەوتێتەوە. ژنانی سەر بە چینە جۆرا و جۆرەکانی ژێرستەمی چینایەتی نەتەوەیی و مەسهەبی بەرامبەر بە سەرجەم ستەمگەریە تاقەت پرۆکێنە سەرکوتگەرانەکان تەبلیغی یاسایی و ئەو دابوونەریتە پیا و سالاریە ڕزیوانەی کە ڕژیمی ئیسلامی هۆکاری مانەوەیەتی بەردەوام و بە شێوازی جۆرا و جۆر خەبات و خۆڕاگریان کردووە و پاشەکشیان بە دەسەڵاتی ئیسلامی و بەکرێگیراوەکانیان کردووە. لە هەموو ئەو ساڵانەدا و لە هەر شوێنێکی ئێران ناڕزاتیەکی گشتی لە ئارادا بوو بێت ژنان تێیدا بەشدار بوون. ئەوان لە بزوتنەوەی سەوزدا بەڕادەیەکی بەرچاو حزوریان بوو. هاواری ئەوان کە لە تووڕەییەکی مێژوویەوە سەرچاوی دەگرت بیسترا و دوانیگای نەدا ئاغا سوڵتانی لە ناو شۆڵاوگەی خوێندا وێنایەکی نوێی ژنێکی خەباتگێڕی مافوازی لە مێژووی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا نەخشان. ئەوان لە بزوتنەوەی ساڵی 1396دا بە هەموو هێزەوە لە دژی ڕژیمی جەنایەتکار وەستانەوە و لە مانگی خەزەڵوەری 92دا سەرەڕای وەحشیگەری بێوێنەی ڕژیم و بەکرێگیراوەکانی شان بەشانی پیاوانی فداکار و خەباتگێڕ شەقامیان داگیر کرد. ئەوان بە شێوەیەکی شێلگیرانە درێژیان بە خەبات و خۆڕاگری ڕۆژانەیاندا و سەرنجام بوون بە پێشەنگی بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی شکۆدار بە ناوی شۆڕشی ژینە. خەباتی شۆڕشگێڕانە ڕزگاری خوازانە و ڕوو لە پەرەسەندنی ژنان لە فۆرمەکانی نافەرمانی مەدەنی و دادخوازیەکی شێلگیرانەدا بەردەوامە و هەر ڕۆژە و لە گۆشەیەکی وڵات و تەنانەت لە شارێکی ئاینی وەک خۆمیش
بە شێوازێکی نوێ خۆی نیشان دەدات. ئەوان هەروەها شان بە شانی بزوتنەوەی کرێکارانی ژن و پیا و بزوتنەوەی خوێندکاری، بزوتنەوەی ژینگە پارێزان، ناڕزایەتی مافخوازانەی پارێزەران، هونەرمەندان و وەرزشوانان و سەرجەم خەباتە ئازادی خوازە شۆڕژگێڕانەکان لە پێناو دەستەبەرکردنی مافە دموکراتیکەکاندا دەخبات دەکەن و بەرگری لە مافە سەرەتاییەکانی خۆیان دەکەن. بزوتنەوەی ژنان کە کاردانەوەی بوێرانی ئەو دایکە لە شاری قوم لە دژی ئەو ئاخوندە کۆنە پەرستەش لە خۆ دەگرێت تا دێت جەماوەری تر دەبێتەوە و دەست لە ناو دەستی بزوتنەوەی کرێکاری بە مەرجی پێکهێنانی ڕێکخراوی چینایەتی و سیاسی سەرتاسەری دەتوانن وێڕایسڕینەوەی ئەو پەڵە ڕەشانە لەسەر ڕەواڵەتی کۆمەلگا کۆماری ئیسلامیش بە زبڵدانی مێژوو بسپێرن و بناغەی کۆمەلگایەکی بە دوور لە ستەم و چەوسانەوە بنیات بنێن.